بینێرانی بەڕاست خۆشەویستانم ئەم کاتتان باش و بە خۆشحاڵی و لاڵقەیەکی نوێی بەرنامەی تەبانەتەبا لەگەڵتانم بابەتی بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە گفتوگۆکردن سەبارەت بە سیستمی خێڵاتی لە هەرێمی کوردستان و ئەو دەرکەوتانی لەم ماوەی ڕابردووە لە فستیڤاڵی ئێلیجاف و هاوشێوەکانی بینیمان. ئێمە لەم بەرنامەیە ئەپرسین ئایا هەرێمی کوردستانی عێراق لە سەرەڕای گەشەکردنی ژیانی مەدەنی و بیناکردنی پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنیدایە یان لە هەنگاوناندایە بۆ زیندووکردنەوەی سیستەمی خێڵاتی و زیندووکردنەوەی بەهاکانی ئەو سیستەما. ئایا فستیڤاڵەکانی ئێلیجاف و هاوشێوەکانی کە لە هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێت هەنگاوێکە بۆ زیندووکردنەوەی کولتوری نەتەوە و بە ڕێزڕاگرتنی کولتوری نەتەوە یان بە پێچەوانەوە هەنگاوێکە بەهاکانی خێڵ لە کۆمەلگای زیندووە لە کۆمەلگای کوردیا زیندوو دەکاتەوە. ئایا لە بنەڕەتەوە سیستەمی خێڵاتی سیستمێکی پێویستنیە بە کۆمەلگای کوردی ئەوەی کۆمەلگای کوردی پێویستی پێێتی بۆ هەنگاونان و گەشەکردنی بیناکردنی کۆمەلگای مەدەنی و پرەنسیپەکانێتی یان زیندووکردنەوەی خێڵ و ڕێخستنی تاکەکانە لە ناو سیستم و مۆدێلی پەیوەندی خێڵاتیدا. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر بەهرۆز جاف سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری ڕووناکبیری لە سنتەری ڕووناکبیری ئێلبەکی جاف و ئەواد محەممەد چالاکی کۆمەلگای مەدەنیمان کردووە بەخلاتنی هەموو لایەکتانەکە. کاک ئەوات بە بۆچوونی تۆ ئەو فستیڤاڵانەی کە لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستانە ئەنجام درا فستیڤاڵی ئێلبەکی جاف و کۆمەڵ لە فستیڤاڵی هاوشێوەی دیکەکرا ئەمانە هێمان و دەرکەوتن بۆ زیندووبوونەوەی یا ئەگەری زیندووبوونەوە یان مەیلێک بۆ زیندووبوونەوەی سیستەمی خێڵاتی لە هەرێمی کوردستان یان بە پێچەوانەوە بە ئاراستەی گەشەکردنی بەهاکانی نێتەوە زیندووکردنەوەی فڵکلۆری نێتەوە و پاراستنی دەفەوتان کارەکە. من سەرەتامیان لەسەر ئەو شەی زیندووکردنەوە کە زۆر بەکارێنی خەڵوێستەیە بکەم. ئەو فستیڤاڵانە کرێ ئەساسەن بۆ بابەکەلی وشەی زیندووکردنەوە وشەیەەکە ئەکرێت کە شتێک مردبێ ئێمە بین جاریشکە سەر لە نوێ ڕفرێشیکەینەوە زیینویکەینەوە. بەڵام ئەگە سەری لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەری سیستمی پەیوەندی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگایەمەکە خۆی بۆ خۆی پەیوەندەکان پەیوەندێکی خێڵایەتیە لە تاکوی ئێستاشی لەگەڵا بێ یعنی ئەوە نێ خێڵمان بەجێهێشتە بێ جاریشکە بگەڕێنەوە بۆ سەری ئەو بەهانە بێ زیینوکەینەوە خێڵ خۆی بوونیە مەوجودە لە ناو لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە لە زەواشتا لە پەیوەندی هاوسۆزی کۆمەڵایەتیە لەو هەمویانە خێڵ بۆ خۆی بوونی هەیە کە لە گرفتەکانیەوەی کۆمەلگای ئێمە ناتوانین لەو کۆمەلگایانە پێناسەیکەن کە کۆمەلگایشی دیموکراتیە برە و مەدەنیەت هەنگاوینا بە بەو شێوازەی بەتایبەتی لە پەیوەندیەکانی ئینسانەکان بە ئینسانەکانەوە بۆی لەم بارودۆخە هەڵسانە و جارێککە با بڵێن گرنگجیدان بەم جۆرە ئاهەنگ و بەم جۆرە فستیڤاڵانە بەهێزکردنی ئەو پێگە کۆمەڵایەتی خێڵە جارێککە لە ناو کۆمەلگا کەمەش بۆ خۆی بۆ ئاراستەیەمان بە کۆمەلگا دابشکەین بەسەر خێڵەکانە بەسەر عشیرەتەکانە و عشیرەتەکان بتوانن سەرچاوی بڕیاردارمن لە کۆمەلگاوەکوت ئێستاش سەرچاوی بڕیاردارن زۆر جار لە قەزەی لەو مەسەلانی کە پێویستە بە یاسا و دادگاکانەوە ئەمان جارێککە کۆنتترۆلی و کە حاڵتیان کردوجەیەن لە دەوری دادگاکانی شەبینین لە زۆر شوێنە بەتایبەتی لە ڕێی مەکتەبی کۆمەڵایەتەکانەوە و زۆر بابەتی لەم جۆرە بۆیە قسەکردن لەسەرەوەی ئایا ئەم فستیڤاڵن زیندووکردنەوەی خێڵە دەخێر زیندووکردنەوەی خێڵ نێ بەڵکو درێژەدانە بە بیرکردنەوەی خێڵایەتی لە ناو کۆمەلگای ئێمە کەم بیرکردەوەش بۆ خۆی و ئەکات پەیوەندە کۆمەڵاتەکانی ئەمە لەسەر بنەمای هاوڵاتی بوون دروست دەبێت بەڵکو لەسەر بنەمای ئینتیما بۆ خێڵ ئینتیما بۆ عشیرەت ئەنتیما بۆ گروپێکی دیاریکراوی کۆمەڵایەتی تۆ گەر لە ناو گروپە کۆمەڵایەتیانە بیوە هاوڵاتیشی لاوازی کەمەش بۆ خۆی پێم وایە لە قۆناغ ئێستامانە زەرێکی زۆر لە پرۆسەی بە دیموکراتی بوون و هەم پرۆسەی بە مەدەنی بوونی کۆمەلگای ئێمەیە. بەڵام کاکەوات ئێمە لە دنیایەکان کە پێ ئەوتێ جیهانگیری و هەڵمەتێکی بەربڵاوی دنیای دەرەوەی کۆمەلگای کوردی دنیای خۆرئاوایی لەسەر ئەم جۆرە کۆمەلگایانە هەیە و زۆربەی کۆمەلگاکان بە شێوەیەک لە شێوەکان کولتوری نەتەوە و فەرهەنگی نەتەوە لە ژێر مەترسی فەوتانە پێت وانێ ئێمە پێویستمان بەم جۆرە کارانە هەیە ئەم جۆرە فستیڤاڵانە هەیە کە بۆ ئەوەی ئەو کولتوری نەتەوەیە بپارێزرێەوە ئەو کولتوری نەتەوەیە زیندوو ڕابگیرێەوە نەوەی نوێ بەم کولتورە ئاشنا بکرێت کاگومێ دەگەر ئێمە بمانێت کەلتورە پارێزن ئەکرێت حکوومەت ئەو کارە لە ئەستۆی خۆی بگرێت فستیڤاڵەکان بە شێوازێکی بەرنامەدار ڕێژراو ئەنجام بات بێت گزارش لەتەوە بکات فستیڤاڵەکان نە گزارش لە خێڵێکی دیاریکرا بکات لە ناو هەرێمی کوردستان لە ناو کوردستانە ئەمە یەک ئەو لەو فستیڤاڵانە پێم بڵێ کامە لایەنی کەلتورێکەیەکە پارێزرێ کامە مەسەن ئەو لایەنێ من ئەوەی کە تەماشام کرد بڕنەوە مەبینی بە شانی خەڵکەوە کلاشیکۆف مەبینی کەمانێکی
بەشێک نین لە کەلتوری ئەمە ئەو بە کەلتوری ئەسڵان بەرهەمی ئێمەش نییە لەلایەنیشی ترەوە مەسەلەن حاڵتێکی کا بینی ڕۆڵی پیا ڕۆڵێکی جەنگاوەرە ڕۆڵی ژن لەو فیسیڤالانە چێژ لێنەرێک و چالێنەرێکە ینی ڕۆڵەکان جاریشکا گەڕێنەوە بۆ هەمان بنەمای کۆمەڵایەتی کە هەچ کەسە ڕۆڵێکی کۆمەڵایەتی دیاریکراوی خۆی هەیە ناکرێت لەو ڕۆڵە تەجاوزکەین کە ئێستا خۆمان تیا ئەژینانی بە واقعی ڕۆژانە مامەڵە لەگەڵم حاڵەتاکەین زیندوو ڕاگررتنی هەر نەتەوەیەک بۆ زیندوو ڕاگررتنی کەلتوری خۆی پێویستی بە استراتیژێکی دیاریکراوەیە کە وەزارەتی ڕۆشنبیری دای ئەڕێژە فیسیڤاڵێکی دیاریکراوی بووەکە کە گزارشکا لە هەموو پێکاتەکانی کۆمەڵگای بەڵێ زۆر سپاس دکتۆر ئەمەوێت لە بەڕێزێ بپرسم کاکەوات تەمانەڵێت ئەم جۆرە فیستیڤالانە درێژکردنەوەی دەسەڵات و پێگەی کۆمەڵایەتی خێڵە لە هەرێمی کوردستانە نەک زیندووکردنەوەی فەرهەنگینەتەوە و ئەگەر ئەو ئامانجە شێوەیە ڕێگایکی ڕاست نییە بۆ بەدهێنانی ئەو ئامانجە تێگەشتنی بەڕێز لەو بارەوەچی بەڵێ منیش بۆ چوونێکم هەیە لە مەسلەی زیندووکردنەوە خۆی ئەمە زیندووکردنەوە نییە چونکە سیستەمی خێڵایەتی هەیە لە ناو کۆمەڵگەکانە و لەنەوەی زۆربەی کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە ئەمە دەرەنجامی هەزارەها ساڵە ئێستا ماوەتەوە و بە ئاسانیش ڕیشەکێش ناکرێت وەکو سیستەمێک بەڵام کات لەگەڵ پەرەسەندنی بواری کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی و هەروەها بواری ئابووری کەفی لە بەوەی کەم کۆمەڵگەکەمان بەرەو بە مەدەنی بوون ئەچێت. مەسلەی زیندووکردنەوە ناتوانین بڵێن زیندووکردنەوە چونکە ئێمە ئێستا ئەگەر باپیرانمان کاتی خۆی کۆچبار بوون ئێمە ناتوان جارێکی بەڵام لەبەر بۆ هێشتنەوەی یان بۆ ناساندنی گەلانی تر یانەوەی نوێ بەم کەلتورە ئەمە مەسلەیەکی ئەرکێکی نیشتیمانیە لەبەر ئەوەی هەر نەتەوەیەک بە کەلتورەکەی وەدەناسرێت ئەگەر کەلتوری نەبێت ئەمە نەتەوە نییە چونکە نەتەوە پێکات نەتەوە یان نیشتیمان طبعا دوو پێناسەی جیاوازە نیشتیمان یەکەم تەنها زەویەکە نییە نیشتیمان زەویەکەیە لەگەڵ گەلەکەی لەگەڵ ئەو ڕەفتارانەی کە لە ناو گەلدا هەیە وەکو کەلتورەکەی وەکو بۆچوونەکەی مێژوویەکەی بیرەوەریەکانی ئەمە هەمووی کەلتورە بۆ ئەوەی ئێمە خۆمان بناسیێنین وەکو نەتەوەیەک دەبێ خەڵکان بە کەلتورەکەمان بناسیێنین کە ئێمەش وەکو گەلانی تر بەهۆی ئەم کەلتورە ئێمە ماینەتەوە تا ئێستا چونکە ئێستای دووبارە یەکەم جارێکی تر کەلتور هۆکاری سەرەکی مانەوە و بەردەوامبوونی هەر ملەتێک بەڵام قسە لەسەر ئەمەیە ڕێگەی تر کە ڕێگەی دام و دەستگاکانی حکوومەتە دەکرێت بەکاربهێنرێ بۆ زیندووکردنەوەی ئەم کولتورە نەک کارێک چالاکیەک فیستیڤالێک کە مۆڵکی خێڵایەتێکی دیاریکراوی پێوێ بۆ نمونە دەکرێت دام و دەستگاکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری کار و چالاکی بکەن بۆ زیندووکردنەوەی ئەم کەلتورە بەڕێسراگرتنی ئەم کولتورە و ناساندنی بەنەوەی نوێ نەک فیستیڤالێک باڵێ ڕاستە بەشێکی زۆر لە سنتەرەکان مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیریان هەیە و پشتیوانی وەزارەتی ڕۆشنبیری فستیڤالەکانیان چالاکیەکانیان ئەنجام ئەدەن هەمووی مۆڵەتی هەیە و بەڕسمی ئیشەکات من بڕوام بۆی ئەوە هەیە کە کاتی لە کاتی خۆیان لە ساڵی 2002 کە ئێمە سنتەرەکەمان دامەزران ئەو کاتا حکوومەت ئەو توانایە نەبوو کە بتوانێ خۆی هەستێت بەم جۆرە فستیڤالانە عشیرەتی جاف کاتی خۆی کە سنتەرێکی دامەزران بە ناوی سنتەری ئێلبەگی جافەوە ئێلبەگی جاف ناوی شاعرێکە ناوی یەکێ ڕۆژبیرەکانی عشیرەتی جافە پێش 500 ساڵ ژیاوە و کۆمەڵێ شعری هەیە بە ناوی ئەوە سنتەرەکە دامەزراوە اینجا عشیرەتی جاف لەو عشیرەتانێک کە گەورەیە توانم بڵێم ملیۆنەها کەسی هەیە لە هەم لە ناو کوردستانی عێراق و هەم لە ڕۆژهەڵاتی کوردستانە بڵاو بۆتەوە لە نێوان گەرمیان و کوێستانە واتە لە نێوان کفری و سینەدا ئەتوانم بڵێم کەلتوری کوردەواری چڕ دەبێتەوە لە ناو کەلتوری جافانەدا جافانەیش ئێستا زاراوەیە کە تەنها عشیرەتی جاف ناگرێتەوە جافانەوە تا کۆچکردن لە نێوان گەرمیان و کوێستاناندا یعنی ئێستا لە ناو عشرەتەکانی تربوونمون لە ناو زەنگە عشیرەتی زەنگرە باسێکرێت ئایا پرسیار لە کەسێکەکرێت ئایا باپیرەت کاتی خۆی جافانەی کردووە واتە گەرمیان و کوێستانی کردووە کۆچبار بووە لەبەر ئەوە عشیرەتی جاف
ئەمە بۆ هەشتم جارە ئەم فستیڤالە ئەنجام ئەدات بەڵام بە ناوی کەلتوری کوردەواریەوە نەک بە ناوی کولتوری جافانە. پێتوانە ئەو دەستەواژەی بەڕێزت کە کولتوری کوردی بە شێوەیەکی گشتی لە کولتوری جافانەیە کورد دەبێتەوە ئەمە خۆی لە خۆیدا بچووکردنەوەی کولتوری عشتەکانی دیکە یا بە معنایەکی دیکە هەر ئەشتەوە فستیڤال بەخۆی ساسکە هەر تیرە و فستیڤال بەخۆی ساسکە هەرێکە بەشێک لەو کولتورە زیندووکاتەوە باشتر نییە یەک فستیڤاڵی موحەد لە سەراسەری کوردستان وەزارەتی ڕۆشنبێری ئەنجامی بدا کە کۆی کولتور و بەهاو نەریتی کوردەواری نیشانی نەوەی بدێ و تازە بکەیتەوە لە باتی ئەوەی هەر ئەشتەوە ڕێکخراوێک بخۆی دروستکە هەرێکە و خەریکی ئەنجامدانی کارێک بێ. بەڵێ ڕاستە من لەگەڵ کاک ئەواتام لە مەسلەیە ئێمە خۆمان سنتەرەکان 8 سنتەری ئێستا 6 سنتەرین حالیان خەریکی دامەزراندی ئەنجومەنێکین بۆ ئەوەی لەگەڵ حکوومەت تا بتوانین تەنسیقێک هەماهنگگیەک دروست بکەین بۆ ئەنجامدانی یەک چالاکی بە هەمومان ئێمە هەمومان هاوکاری حکوومەتەکەین ئەگەر حکوومەت ئەتوانێت خۆی بە مەسلەیە هەڵسێت. من هەروەها لە سوالی جەنابەت کە ئەڵێ کەلتوری کوردوەری ناو کەلتوری جافایەتیدا چڕپۆتە ڕاستە لەبەر ئەوەی ئێمە ملەتی کورد ملەتێکی عشایری بووە تا ملەتێکی کۆچبار وە نۆمادز بە ئینگلیزی پێوترێت شارنشین نەبووە بەکەمی کەم بە شوێنەیی نیشتەجێی شار و گوندبوونا تا گەیشتنە ئەم قۆناغی کە لە ئێستادا هەیە. لەبەر ئەوەی ئەو کەلتورەی کە لە ناو جافدا هەیە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو کەلتورەی کە لە عشیرەتەکانی تراهای بۆ نمونە کەڵهۆڕ یان عشیرەتەکانی کرمانجی بۆ نمونە عشیرەتی میرانی یان عشیرەتەکانی بادینە. زۆر سپاس کاکەوات ئێمە لەوە تێگەن کە لە ناو مجتەمەعی مەدەنیە جگەل لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە فشارن بەسەر دەسەڵات کۆمەڵێک ڕێکخراوێک دیکەش دەبێت کە گزارش لە فئەی جیاوازی کۆمەڵایەتێکە گزارش لە گروپی جیاوازی کۆمەڵایەتێکە و ئامانجی تایبەتیتی خۆی هەیە بۆ گروپانە ئەمانە لە ناو دنیای مەدەنی و ناو دنیای دیموکراتیا ڕێگە پێدراون. سنتەری ئەلبەگی جاف و بەشێکی تری لەو سنتەرانەی کە ئەم جۆرە فستیڤالانە ساز دەکەن سنتەرێکن بەشێکن بۆ بەشێکنین لە ڕێکخراوەکانی ناو کۆمەلگای مەدەنی بۆ هەموو شتەکان تەسلیمی وەزارەتی ڕۆشنبێری یا حکوومەت یا دەستگای ڕسمی دەکەیتەوە لە کاتێککە ئەمانە کۆمەڵێک ڕێکخراون وەکو ئەو ڕێکخراوەتری کۆمەلگای مەدەنی و گەشەپێکانی دیموکراسی کە هەن و مافی ئەوان هەیە کار بکەن مافی ئەوان هەیە نوێنەرایەتی ئەو فئێ بکەن و بۆ ئاماژە کار بکەن کە خۆیان هەیە. گرفتەکە لەوانەیە کە من ئەسڵان من بۆ خۆم لەگەڵ لە مەرکەزیەتام لە ئیشکردنە لەگەڵ مەرکەزیەتانی بەتایبەتی لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی وەزارەکان ئەمە با بڵێن بیرکردنەوەی منە بەشێکە لە بیرکردنەوەی من کە بوا تەماشای شتەکان کەم بەڵام گرفتەکە لێرە ئەمە لە ناو سیستمێکی خێڵایەتی یاشین لەناو سیستمی خێڵایەتە جارێکی کە جەقت لە خێڵکەیتەوە پێم وایە چەندە هەنگاو ئەمان گەڕێنێتەوە لەو حاڵتە. مشکلەکە لێرە لە چێمە حتا سیستمی حکومڕانی لە وڵاتی ئەمە سیستمێکی خێڵەکیە دەسەڵاتی سیاسی لە وڵاتی ئەمە دەسەڵاتێکی خێڵەکیە لە باوکە و گوازێتەوە بۆ کوڕ بۆ کوڕەزا بۆ چەند زایەکی تریش ئەم گرفتە لە ناو کۆمەلگایەکی مەدەنیا تۆ چۆنی چارەسەری ئەەکەیت کە بتوانانی وەکو خۆت دنیای ئەمڕۆ دنیایەکەەوە نەبچوو بۆ تۆ لە ڕۆژانە ئێمە ئاگامان لە هەموو دنیا چی ڕوەیە باڵێ بەرێکەوتنمان هەیە لەگەڵ هەموو کەلتورە جیاوازەکانە ئایا لە ناو کەلتوری مەدەنی چ وڵاتێکە تۆ بینیوتە بەناوی کەلتورەوە کۆمەڵێک ئەدەوات بەکاربێنی کە هی تۆ نیە لە ئەساسا من تەماشای فستیڤالە کەلتوریەکانەکەم لە دنیا هەموو ئەو شتانەی کە لە فستیڤالەکە بەشداریەکە مۆرچێکی ئەو شوێنەی پێوەیە کاتی خۆی بەرهەمی ئەو شوێنە بووە لای ئێمە بە پێچوانەوە ئامرازانەی ئەمە بڵێن ئەو ئامێرانی کە بەکارێنرێ لێ کەمترینیان کوردیە لە جۆری پێڵاوەکانیانەوە لە جۆری چەکەکان کە هەڵیان گرتووە لە جۆری ڕەشبە و دازان ئەو شتانی کە بەکارێ گرفت لەوانیە ئێمە بێمەوە بڵێم ئەو حەقە لە گروپە کۆمەڵاتێکان بسەوە حەقیشم نییە ئەو حەقە لە گروپە کۆمەڵاتێکان بسەنەوە کە چالاکی نەنوێنن بەڵام گرفتەکە لێرە لە خودی حکومەت خۆیەتی کە ئەوەی گرنگی بەم لایەنەیە بە دیوەخانایە بە ئاغا و بە بەگ و بەم شتانایە نیو ئەوەندە گرنگی بە بەلایەنە مەدەنیەکە و با بڵێن بە پەرسەندی کۆمەلگای مەدەنی نایە گرفت لەم بیرکردنەوەی ئەم بیرکردنەوە چۆن جارێککە بێنین شیتەڵی کەینەوە جارێککە بە کۆمەلگای مەدەنی ئەنی ئێستا دکتۆر باس لێوە کرد کە کۆمەلگای ئەمە کاتی خۆی کۆمەلگایکی خەڵکی بەڵام سە خێڵەکی نێکاکە سە شارڕشینە خێڵەکیە بە شێوازێکی تر لە ناو شارە نیشتەجیە دابەش وە بەسەر گەڕەکەکانە گەڕەکەکان هەرێکی تابعی خێڵێکە
ئەنی کە فعال عەبدولجەبارێکێک لە دکتۆرە زیرەکانی دراسەیەکی دوور درێژەیە لەسەر مجتەمەع عێراقی چۆن دابەش لە ناو شاریشان دابەش بۆتەوە بەسەر خێڵەکانە. لێرەوە تۆ کات گمادەم شارت هەیە ڕێژەی زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ناو شاراژین لە لادێ ناژین. ئەمەش گەلەوەی کۆچبەری ئێستا لە ڕێژەیەکی زۆر کەمە ناکرێت ئێمە جارێکی کە بینەوە بە ناوی جۆرێ لە کەلتورەوە بین کەلتورێک زیینوکەینەوە کە مۆرشێکی سەردەمیانەشی پێوە دەبێت جگەلەوە تۆ وەکوتم ئابرازەکانشی کە بەکارێنی ئابرازی خۆت دەبێت گرفت لەم جۆرە فیستیڤاڵانە لەوانە کە مەسەڵەن ئێمە بین با بڵێن بیر لەو بکەینەوە چۆن ئەم فیستیڤاڵانە نەکرێت گرفت لەم فیستیڤاڵانەوەیە جارێکی کە لە جاتیەوەی ئەمە باڵێن دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی سیاسایی و دەسەڵاتی جێبەجێکردن لە ناو دەسەڵاتێکی مۆدرن و لە ناو دەسەڵاتێکی مەدەنیا بینینەوە جاریشکە دابەشێکێنەوە بەسەر خێڵەکانە وەک چۆن لە عێراق ئێستا هێزی چەکداری بەسەر عشیرەتی ئیسناد و نازانم کۆمەڵشتا دابەشوە لێرەش جۆرێک لە هەوڵدان هەیە بۆ ئەوەی زۆر سپاس کاک دکتۆر ئایا ئەم جۆرە فیستیڤاڵانە دابەشکردنەوەی دەسەڵاتە بەسەر خێڵەکان و سیستمی خێڵاتی لە هەرێمی کوردستانە؟ ئەم فستیڤاڵان هیچ مۆرکێکی سیاسی پێوە دیار نەبووە فستیڤاڵێکی کۆمەڵایەتیە بۆ هێشتنەوەی ئەو کەلتورەی کە ئێستا لە ڕابردووە هەیە وەرکە ئێستاش هەیە کۆمەڵی ئەمرازی نوێش هاتۆتەکایەوە کەلتورە لە هەر زەمان و کاتێکا بێت و کەلتور من ئەتوانم پێناسایی کەم بە دوو سپەیس دوو فەزا یەکەمیان مەکانیە شوێنە دووهەمیان زەمانیە مەکانەکە ئەوەی کە نەریتەکەیە فۆلکلۆرەکەیە کە لە پورەکەیە کە هەیە لە چۆن بووە و ئێستا چۆنە هەمان بووە یان نیمانە و بەشە زەمانیەکەی ئەوەیە لە پێشە بە شێوەیەک جیاوازە لە ئەوەی کە ئێستا هەیە بۆ نمونە تۆ باسی مەسەل ئێستا بڕنەوە لە شانت کرد بۆ نمونە ئەم بڕنەوە ڕاستە تەمسیلی قۆناغێکەکە ئەم قۆناغە ئەتوانم بڵێن سەدەی 20ەمە نەک پێشتر نەک پاشتر بەڵام پێشتریش هەیە ئێمە کێشەی ئێمە لەوەدایە بۆ ئەوەی ئەبێ خەڵک بیزانێت بە تایبەتنەوەی نوێ ئەو کەلتورە بناسێت لەبەر ئەوەی ئێمە بزوتنەوەی تەدوین واتانووسین کەم بووە لە کەلتوری کوردەواریدا لەبەر ئەوە تۆمار نەکراوە بەگشتی ئێمە ئەی خوێنینەوە لە ڕوانگەی ئەدەبیاتی مێژووی عەرەب و ڕەحالەی ڕۆژهەڵاتناسەکانەوە ئەم مەسەلەی لە چیدا لە کاتێک کە ئەم فیستیڤاڵە مجرد فیستیڤالێکی کۆمەڵایەتیە و مجرد ئەگەر بە فیستیڤالێکی با بڵێن زیندوکردنەوەی کەلتور وەک ناوەبرێ تەنها ئەوە بێت هیچ گرفتێکی لەگەڵانێ بەس گرفتەکە لە دابەشکردنەوەی کۆمەلگایە بەسەر خێڵ و بەسەر زیندوکردنەوەی ئەو یەکێک نقطەت پێ بڵێم نەوەی نوێ ئێستا بە تایبەتیوانی کە بەشداری فیستیڤاڵەکەکەن لە باڵێ سەر بە بەجیلی نەوەدەکانە ئێستا بەشێکی زۆری لە قەبێکی جاف لە قەبێکی گۆران لە قەبێکی نازام چیناوە بەخۆیەوە لە کەواتە ئەمە بۆ خۆی جارێکی کە تۆ ئینتیما بۆ نەتەوە یا ئینتیما بۆ نیشتیمان ئەگوازیتەوە بۆ ئینتیما بۆ خێڵ ئەمەش گرفتێکی سەرەکی ترە بینەوە سەر حاڵەتێکی کە دایم سەر و خێڵەکان لەبەرەوەی بەرژەوەندێکی تایبەتیان هەبووە هەمیشە لە سەڵاتەوە نزیک بوون ینی ئەم سیفەتەوە ئەکات جارێککە با بڵێن جونگە گرنگەکانی کۆمەڵگا بچێتەوە شوێنێکی کە لەوەی ڕەبتی کەیتەوە بە دەسەڵاتێکەوە کە جۆرێ لە ستەمکاری دروستەکە لە کۆتایی بیرکردەوە گرفتەکە لێرە کاک بێت گرفتەکە لەوانە فیستیڤالێک ئەکرێت و تەواو فیستیڤاڵی ئەلبەگی جافەکرێت فیستیڤاڵی بڵباسەکرێت فیستیڤالی فڵانەدی ئەکرێت فیستیڤالی عەشرەت ئەورامانەکرێت گۆرانەکرێت گرفتەکە لە جۆری فیستیڤاڵەکانە گرفتەکە لەو دروستکردنی ئەو فەزایە ئەو بیرکردنەوەیە کە چۆن بتوانین تاکەکانی کۆمەلگا هەمووی بەیەکەوە ببەستینەوە جاریشکە لە پنتێکا کۆیکەنەوە کە پێوترێتمە پنتی عشیرەت و سەر و خێڵ باشە دکتۆر ئەمەوێت شتێکت لێ بپرسم ئەوش ئەوەیە کە ئەم جۆرە فیستیڤاڵانە ناوەڕۆکی فیستیڤالەکە کۆمەڵایەتی بێ یا کۆمەڵایەتی نەبێ کۆمەڵێک جێکەوتەی گرنگ لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکا بەجێهێڵێ ئەویش جادێکی تر پابەتبوونەوەی تاکە کەسە بە ئینتیمای خێڵایەتیەوە لە باتیەوەی تاکە کەس پابەت بێ بە ئینتیمای نیشتیمانی و نەتەوەییەوە وەکو کورد
پابند دەبێت بە ئینتیمای خێڵاتیەوە لە باتەوەی بڵێ من کوردم پێشەوەی بڵێ من کوردم دەڵێ من جافم من گۆرانم من هەورامیم من هەتا دوایی لە هەمان کاتیشا لە باتی ئەوەی مەبدەئی هاوڵاتی بوون بچەسبێ کە پێویستێکی گرنگی کۆمەڵاتیە جارێکی تر یعنی ئینتیمای فەرد بە دەوڵەتەوە بێ ئینتیمای فەرد دەبێت بە خێڵەوە ئەم جێکەوتە گرنگانە کە بە نەتیجە هەمووی دەبێتە کارەسات لە کۆمەلگای کوردیا ئەم جۆرە فستیڤالانە ئەو حاڵتە بەجێناڵێ ئەمە ڕاستە هاوڵاتی بوون ئەتوانین بە دوو شێوە پێناسەی بکەین ئەوەی لە کۆمەڵناسان پێناسەی ئەەکەین دوو شێوە یەکەمیان نەیتڤە دووهەمیان ناشناڵە نەیتڤ کێ ناشناڵ کێ نەیتڤ ئەو هاوڵاتیانەی کە خەڵکی ڕەسەنی ئەو جێگایەن ئەمانە هەڵگری یان پێناسەی ناسنامەی وڵاتەکان بەپێی کەلتورەکەیان بەڵام ئەوانەی کە ناشناڵن بۆ نمونە کەسێکی لە دوورەوە هاتووە بەڵام پێناسی ئەو وڵاتەی وەرگرتووە کوردێک لە بەریتانیا ئەژی پێناسی بەریتانی وەرگرتووە بۆتە ئەندام پەرلەمان بەڵام ئەمە نەیتڤ نییە ئەمە کەلتورەکەی کەلتورێکی جیاوازە کەلتوری بەریتانی کێتەمسیلەکە کەلتوری بەرتارە ئەو هۆزانەی کە لە بەریتانیادا هەن و تا ئێستا هەن مەسلەی خێڵایەتی نییە لێرە لەبەر ئەوەی ئێریشیەکان تا ئێستا ئێریشن و سکۆتلاندەکان تا ئێستا سکۆتلاندن و هەروەها ویلچیەکان هەتا ئێستا وێڵشن و هەر یەکی کەلتوری خۆی هەیە پێناسی خۆی هەیە و هەروەها وەکو ئەزانین لە ئەتوانین ئێستا بڵێ پێشکەوتوترین وڵاتە لە دنیا سوئیسرایە بەڵام سوئیسرا هەندێک کۆمەڵێ هۆزی تیابووە هەر هۆزێک ئێستا کانتۆنی تایبەتی خۆیە 15 کانتۆن هەیە لە و هەر کانتۆنێک و کۆنفدرالی تایبەتی خۆی هەیە و وایان کردووە کە لە دەستورەکە سەرۆکی ئەو وڵاتە هەر ساڵێک و لە کانتۆنێک حکومڕانی بکات لەوێ ینی بارگەکەی لەوێ بێت بۆ لەبەر ئەو بۆ ڕێزگرتن لەو هۆزەی کە لەو شوێنەدا هەیە و ئێستا بۆتە بەشێک لە کۆمەلگەی سوئیسریدا بەڵام سوئیسرا خۆی وەکو نەتەوەیەک نییە نەتەوەیە کە ناوی سوئیسری بێت بەڵام کۆمەڵێ نەتەوە پێکاتەی دەوڵەتێک کە ناوی سوئیسرای ئەمڕۆ لەبەر ئەوە نەیتڤ ئێمە تەمسیلی نەیتڤەکەین تەمسیلی خەڵکی ڕەسەنی ناو وڵاتەکان بە هەموو سلوکیاتەوە بە هەموو ڕەفتارەکەیەوە ئەمە کەلتور و کەلەپور و فۆلکلۆر و کۆی ئەم شەرحکردنە چیمان پێ لە پێویست بە بابەتەکەی خۆمانەوە پێوت بە ئەوەیە کە خێڵ یەکێک یان بنەمایەکی سەرەکیە لە ناسنامەی نەتەوایەتی بەڵێ زۆر باش کەواتە مختصری جملە ئەوەیە زیندوکردنەوەی ناساندنەوەی زیادکردنەوەی ئینتیمای تاکە کەس بۆ خێڵ مانای لاوازکردنی ئینتیما ناگەێنێ بۆ مەسائلی هاوڵاتی بوون نیشتیمانی بوون نەخێر بیشگیری بۆ پێشوانی یەکتر نین نەخێر بەس ئەمە بخۆنی عبەدەیتەوە من بەڕێک پێچوانەیە بیرکردنەوەی دکتۆر لێرە داوای لێ بۆ دیشەکەم چکە ئەمە گفتوگویەکی کرامان هەیە مەسەلەی ئینتیما بۆ خێڵ دێچێک لە هۆکارەکانیەوە کە ئینتیما بۆ وەکو هاوڵاتی زۆر لاوازەکە بۆ من ئەگە سەر بە خێڵێک نەبم کەواتە هاوڵاتیشی نوقسانم هاوڵاتێکم لە مافەکانمە خێڵێک نێ بەرگریم لێ بکە من لە مافە لێرە یەکسان نابم بۆ نمونە باسی ئەو دەوڵەتانەی کردکە قۆناغی خێڵەکان تێپەڕانەوە هاتوونەتە سەر حکوومەتێکی مەدەنی حکوومەتێک لە ڕووی یاساوە دەستورێکی دیاریکراوە هەیە دەوڵەت بەڕێوەبە ئینتیما بوون بۆ خێڵ ناتوانێت بێتە ناسنامە بۆ هاوڵاتی بوون هاوڵاتی خۆی هەر هاوڵاتێکی کوردی کاچێتە بەریتانی هاوڵاتی بەریتابێ بە هاوڵاتیشی بەریتانی ئیتر پێناسەکەی هەرچۆ پێناسی هەر چۆنە ئەسڵە یا دەخیلە ئەمە حاڵتێکی جیاوازترە بەڵام گرفت لای ئێمە لە ناو کەلتورێکاژین هاوڵاتی دەخیلمان زۆر کەمە نیمانە بەومانایە بەڵام تۆ بیت لێرە بڵێ دروستکردنەوەی خێڵ و بەهێزکردنی خێڵ لەسەر بنیادی لە با بڵێن لەسەر دارایی گشتی خەڵکو و لەسەر کۆمەڵێ بنەما دروستکردنەوەی هاوڵاتیە بۆکو ئینتیما بۆ نیشتیمان من پێمامە بیرکردنەوەیەکە پێچوانەی ئەو لۆژیکانەیە کە ئێمە بەتایبەتی ئەو لێ کۆڵینانی کە سەبارەت بە کۆمەڵگای نوێ لە دنیاکرێت ڕێک پێچوانەی ئەو بیرکردنەوە چکە هاوڵاتی بوون تەنها ئینتیمایەکی هەیەش ئینتیمایەکی یاسایی و ئینتیمایەکی هاونیشتیمانیە لە شوێنێکی دیاریکراوە بۆ ئەو دەوڵەتە بۆ ناکە ئینسان لێ کاتە هاوڵاتی لێ کاتە زیاد لە ئینتیمایەکی هەبێ بۆ نمونە هاوکات لەوەی تۆ کوردیت ئاساییە جافیشیت من بەمعنای ئەم دووشتە تەزاروبی نییە یعنی تۆ هاوکات لەگەڵەوەی کە ئینتیمای نیشتیمانیونەتەوەی ئینتیمای تریش بەڵام کۆی ئەم ئینتیمانە لە خزمەت لە چوارچەوەی یاسایە و لە خزمەت مەسەلەی نەتەواتیایە بن گرفتم لەوانە من مەسەڵەن جافم ئینجا کوردم
ئەمە گرفتێک نییە بەڵام گرفت ئەوەیە کە من بۆ ئەوەی وەکو هاوڵاتێکی کوردی بناسرم ئەبێت سەر بە خێڵێک بم گرفتەکە لێرە ئەگەر من نەهاو نیشتیمانی بم دوایی سەر بە خێڵێکیش بم وەک لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا هەیە ئەمان حاڵتێکی سروشتیە بەڵام ئەوەی کە ناسنامەی خێڵەکی من بێتە هەوەیەک بۆ هاو نیشتیمانی بوونی من لە شوێنەکە سا من بۆ خۆم نازانم من بۆ خۆم وەکو ئاواد محەممەد نازانم سەر بە چ خێڵێکم لە ماوە پەروەردە بووم لەسەر بنەمای خەڵکی پەروەردە نەبووم هیچ ئینتیمایش خێڵەکیم نییە ئێمە لێرەوە کەواتە هاوڵاتیشی نوقسانم لەم وڵاتە لەبەرەوەی خێڵم نییە هەموو مافەکانی هاوڵاتی بوونم ئەبێ لە ڕێگەی خێڵێکەوە گرفت لەم جۆرە بیرکردنەوە لەوانەیە ئێستامە هەست بەو شتە نەکەین هەست بەو حاڵەتە نەکەین کە ئینتیمابوون بۆ خێڵ ئەبێ ئینتیمابوون بۆ نیشتیمان و هاوڵاتی تەواو لە ناو کۆمەلگا بەڵام کاتێک خێڵ بە تەواتی دەسەگرێت جاریشکە کۆنتترۆلی هەموو جونگەکانی کۆمەلگاکە مەترسێکە لێرەوە دەستپێکە ئەو کەسانەی کە ئینتیمایان بۆ خێڵشی دیاری کراونیە کە بە پێی زاراوەکەی خۆیان بە مسکێنی حسابەکەن لەوێ ئەو مافە هاوڵاتی بوونیانی من بە شێوەیەک ناتوانم لێشە لە جونگە گرنگەکانی ئەم وڵات هەیە کارێکم دەستکەوە بتوانم وەکو هاوڵاتی بوونی خۆم سەلمێنم ئینتیمابوون بۆ خێڵێکی دیاریکراو یەک حەقی سەرەکی وەکو ئینسان لێتە سەنێتەوە ئەوەیە تۆ تاگنیت تۆ کۆگەلێکیت بەستەی بە کۆمەڵێک یاسا و ڕێساوە کە لە ناو گروپێکی دیاریکراوە من ئەمێت هاوڵاتی کوردستان بە تایبەتی لە ئێستا هەموو هاوڵاتێک تەنها خۆی بێ یعنی خۆی سنتەری بڕیاردان و خۆی مەرجعی خۆی بێ بۆی بتوانانی هاوڵاتێکت دەستکە خاوەنی بڕیاردان بێ لە چرکەساتی دیاریکراوە نەک ئەوەی کە مەسەڵەن هاوڵاتیش قورمشکراوە بێ بە پێی کۆمەڵێک پرانسی بوو بە پێی کۆمەڵی بیرکردنەوەکو ئایبینین ئێستا لە بەتایبەتی لە هەڵبژاردنەکانە ئەو ئینتیما خێڵەکیە چۆن ڕەنگاتۆ کاکەوات پرسیارەکە ئەمەیە ڕەنگە مەسلەی سیستمی خێڵاتی زۆر مناقەشەی گەورەتر بە دوای خۆی دابێنێ بەڵام پرسیارەکەوەیە ئەو فیستیڤالانی تا ئێستا کراون لە هەرێمی کوردستان کاکو کاک دکتۆر پێمان دەڵێ فیستیڤالی کۆمەڵاتی بوون و بۆ بەڕێزراکردنی کۆمەڵە فۆلکلۆری نەتەوە بوون ئەمە کوێ ئێمە ئەگەیەنەبەوەی کە تاکی ئێمە ئینتیمای هاوڵاتی بوونی تەزاروب بکە لەگەڵ ئینتیمای هاوڵاتی بوونیە تەزاروب بکە لەگەڵ ئینتیمای نیشتیمانی بوونیە و تاکێکە بۆ دروستکە کە لە ناو چوارچێوەی کۆمەڵێک پرەنسیپی خێڵاتیە بێت و نەتوانێت ئینسانێکی سەر بەخۆ بێ بەر لەوەی وەڵامی و پرسیارە بیتەوە ناوپرێکمان هەیە و دوایەوە ئەتوانێت وەڵام بیتەوە ئازیزانم خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەردامە بەڵام دوای ئەم ناوبڕا لەگەڵمان بن بۆ بینینی پرۆگرامەکە